بینەرانی بەڕێز و خۆشەویست پێ خۆشحاڵین لە ئەڵلقەیەکی نوێی بەرنامەی کسیاریدا بە ئێوەی ئازیز و خۆشەویست شاد بینەوە هیوادارین بەرگەکانی جێ ڕەزامەندی ئێوەی خۆشەویست بێم. بڕگەی یەکەمی ئەم جارەی بەرنامەکەمان تایبەتە بە داری میوە یان ڕۆکی یەنگی دنیاوە. دیارە یەنگی دنیا یەکێکە لەو ڕۆکانەی کە تایبەتمەندە بە ناوچەی نێوانی شبه ئیستیوایی و ژێر ئیستیوایی و ژێر ئیستیوایی هەروەکو لە بەرگەکانی پێشوودا تەمان باسمان کرد وتمان دابەشبوونی ڕۆکەکان لە سروشتا بە گوێرەی دوورونزیکی یا بە گوێرەی کەشوهەوا یا دوورونزیکی لە هێڵی ئیستیوا و نزیکی ناوچە جەمسەریەکانەوە دابەش دەبێت. بۆ نمونە وەکو باسمان کرد لە پێشوە تقریباً هەتاکو 32 هێڵی پانی لە سەرۆ خەتی ئیستیواوە 32 هێڵی پانی لە خوار خەتی ئیستیواوە یا هێڵی کەمەرەیەوە ئەمە بە ناوچەی کەمەرەییدا ئەنرێ کە ناوچەیەکی گەرمە. ئەمە ناوچە کەمەرەیەکان، ناوچە نیمچە کەمەرەیەکان، ناوچە ژێر کەمەرەیەکان ئیستیوائیە، شبه ئیستیوائیە، تەحتە ئیستیوائیە ئەگرێتەوە. اینجا دوای ئەوە خولگەی قرژاڵ لەسەرەوە، خولگەی قرژاڵ لەسەرەوە، خولگەی کارژۆلەش لە خوارەوە، مەدارە سەرەتان و مەدارە جدی کە دوو مەدارە لە سەروی ئەمانەوە ناوچە مامناوەندیەکان دەست پێ ئەکا کە لە 32ەوە دەست پێ ئەکا هەتاکو 66.5 یا 32.5 هەتاکو 66.5 کە ئەمانیش ناوچەی سارد، ناوچەی مامناوەندی سارد، ناوچەی مامناوەندی گەرم ئەگرێتەوە کە ئەمە زیاتر ڕووەکە گەڵاوەریوەکانی بە شێوەیەکی گشتی لێ ئەڕوێنرێ. بەڵام ناوچە مەداریەکان ڕووەکە هەمیشە سەوزەکانی زیاتر لێیە. هەڵبەتە ئەمە بڵێن حتمیش نییە، دیارە جیاوازیش لە بینی ئەمانە هەیە. دوای ئەوە ناوچە ساردەکانیەت کە ناوچە جەمسەریەکانن. تەمەن وتمان ڕۆکی یەنگی دنیا یا میوە یەنگی دنیا یەکێکە لە ڕووەکانەی کە تقریبا لە بینی شبه ئیستیواییەکان و ژێر ئیستیواییەکانە ئەڕوێم. تەمان یەکێک لە تایبەتمەندیەکانی ڕۆکی یەنگی دنیا ئەوەیە میوەیەکە لە دوای ئەوەی میوەزستانەکان پێ ئەگەن و پێش ئەوەی میوە هاوینەکانیش پێ بگەن ئەو لەو فترەیە بڵێن بەرهەمیەت. یعنی لە مانگی دەوە لە کۆتایی مانگی دەوە دەست ئەکا بە گوڵکردن لەو فترەیەکی ساردە. بۆیە عادەتەن کەشوهەوایەکی تقریباً گونجاوی ئەوێ ئەو کەشوهەوایەش پلەی گەرما تقریباً نابێت لە ژێر سێوە دابەزێ، ینی باشترە لە سفر بەرەو ژوور بێ. ئەنا لەو وەختانە ئەو لە وەختی گوڵکردنەکایەتی گوڵەکەی تووشی زەرەرمەندی ئەبێ. ئەو خاڵانەی کە گوڵی یەنگی دنیا تووشی زەرەر ئەکا تەمان با ئەگەر شەپۆلی سەرما بێت، ئەگەر بارانی زۆر ببارێ، ئەگەر پلەی گەرما زۆر دابەزێ، ئەگەر خۆڵبارین و ئەمانەی هەبێ، ئەمانە بەگشتی ئەبێتە هۆی لە ناوبردنی گوڵەکەی. بۆیە باشتر وایە لە فترەی گوڵکردنی یەنگی دنیا پلەی گەرما لە دەوروبەری سفرا بێ، ئەگەر بێ ئەنا بۆ سەرەوە بێ و لە ناقسێش کەمتر دانەبەزێ. تەمان وەکو باسیشمان کرد ئەمە لە فترەیەکە پێئەگا کە خەریکە میوەی زستانە تەواوە بێ، میوەی هاوینە شێشتا پێ نەگەشتووە، بۆیە لە بازارە ڕەواجێکی تایبەتمەندی هەیە. باسمان لەوە کردوتمان ڕۆکی یاداری یەنگی دنیا عادەتەن کەشوهەوایەکی گونجاو و باشەوەیە کە پلەی گەرما زۆر دانەبەزێ و بارانێکی زۆریش نەبارێ کە زەرەر بە گوڵەکانی بگەینێ، گوڵەکانی بگەنێنێ. بۆیە ئێستا جێی خۆیەتی لێرا کە بارانێکی ئەلحەمدوللا زۆر باریوە کە ڕێژەیەکی باش باران باریوە. ئەم ڕێژە زۆرەی باران جارێکی کە ئومێدی خستەوە دڵی براجووتیارەکان و جێی خۆیەتی کە پیرۆزبایی ئەم بارانە زۆرەشیان بارانبارینە زۆرەشیان لێ بکەین و بە هەمان شێوە
جارێکی ترگیانی کردەوە بەبەری بەشێکی زۆر لەو زیندەوەرانەی بەڕوەک و بەگیان لە بەرەکانەوە کە لە سروشتا چاوەڕێی بارانێکی بەرەحمەتی خوایی بوون. بەگشتی ئەگەر سەیری بارانبارین بکەین لە کوردستانە یا لە عێراقیشا چوار ڕێژەی بارانبارینمان هەیە، چوار ڕێژەی بارانبارینمان هەیە یا چوار ناوچەی بارانبارینمان هەیە. یەکەمیان ناوچەی بارانباری نیمسۆگەر کە ئێمە ئێستا لە ناوچەی بارانباری نیمسۆگەران ئەو ناوچانن کە 500 میلیمتر باران لەسەروە بارێت، سەرو 500 میلیمتر. دوای ئەو ناوچەی بارانی نیمچەمسەوگەرە کە ئەمەیان لە بینی 250 هەتاکو 500 میلیم بارانە، ناوچەی نیمچە بارانی مسەوگەر. سێهەمیان ناوچەی بارانی نامسەوگەرە، ئەم ناوچەی بارانی نامسەوگەرە لە بینی 100 هەتاکو 250 لە بینی 100 هەتاکو 250. چوارەمیشیان ناوچەی بارانی زۆر کەمە، شەحیحەت الئەمطار بە عەرەبی، کە ئەمە لە 100 میلیم کەمترە، کە لە زۆر شوێنە ئەم ناوچەیە لەبەر ئەوەی کە بارانی کەمی لێ ئەبارێ ئەگەر سەرچاوی ئاوی سەرزەوی نەبێ تۆ ئەتوانی حسابی لە وەرگای بۆ بکەیت، چونکە بارانەکە ئەوە نییە تۆ بڵێن زەراعەتی پێ بەرهەم بێنی ئەگەر ئاوی سەرزەوی نەبێ. ئەلحەمدوللا ئێمە ئێستا خەریکە لە ناوچەی هەورامانە ئەوەندەی من بزانم کە حسابم کردبێت نزیکەی 485 میلیم باران باریوە، تەمەن کە هێشتا لە وەرزی زستانیشان، هێشتا لە وەرزی زستانیشان. بەڵام ئەوەی کە نائومێدی دروست کرد بوو لە دڵی جوتیارانەوە ئەوە بوو هەتاکو سیوەکی 12 کە ساڵی 2007 بوو نزیکەی 133 میلیم باران باری بوو، هەتاکو نیۆی مانگی یەکیش لەوە دوا بارانە زۆرەکە باری. ئێستا ئەلحەمدوللا بارانێکی وا باریوە، خەریکە ئەم نائومێدیەی کە ڕەوانوەتەوە کە خەڵک وا تەسەووری ئەکرد خەریکە نزیکی وشکە ساڵی دەبینەوە. ئێستا ڕێژەی بارانباری لە ناوچەی هەورامانە 485 میلیم باران باریەوە، ئاستێکی وای نەماوە کە بگاتە منتیقەی بارانی ناوچەی مسەوگەر. وتمان ئەو شتانەی کە زەرەر بە گوڵی یەنگی دنیا ئەگەیەنێ، پلەی گەرمایە، ڕێژەی بارانی زۆرە، بەستەڵەکە، ئەو شتانەیە. ئێستا ئەم بارانە کە باریوە لە وەختێکە باریوە ئەگەر سەیری یەنگی دنیا بکەین، سەیری ئەمە هێشوو یەنگی دنیاە، سێرەکەی هەڵی پێچاوە لە ئاستی گوڵان نەماوە، لەبەرەوە زەرەری بۆی نییە. بەڵام خۆی بە تەبیعەتی خۆی ئەگەر سەیری بکەی لەوانەیە ڕێژەی هەڵپێچان لە ناو گوڵەکە تقریبن لە 40 هەتاکو 50 بێ، بە تەبیعەت خۆی ڕێژەیەکی هەڵ ئەوەرێ. وە گوڵی یەنگی دنیاش عادەتەن گوڵەکانی دووڕەگن، ئەمە ئەندامی نێرینە و ئەندامی مێینەی هەردووکی تایە. خۆی تەبیعەت لە ڕێی سیرکە ئەمانەی کە هەڵی نەپێچاوە کە دەستی لێی بە تەبیعەت خۆی ئەوانە هەڵ ئەوەرێ، کە ڕێژەی هەڵپێچانەکە ئەگە حسابێکی بۆ بکەی لەوانەیە هەر ڕێژەی 140 هەڵپێچاوە. لەبەرەوە کە بڵێن لە ئەخیری وەرزی هەڵپێچانایە ئەم بارانە کاریگەری نییە بۆ سەرگەنینی گوڵەکانی. دوای ئەوە لە یەنگی دنیا ئەبێ ئاگاشمان لەوە بێ دائیمەن گوڵەکانی لە کۆتایی ئەم خەڵفانەوە دەرئەچێ کە ئەو ساڵە دەری کردووە. ئەمە خەڵفێکە ئەم ساڵ دەری کردووە، ئەمەش خەڵفێکە ئەم ساڵ دەری کردووە. گوڵەکان لەو خەڵفانەوە دەرەچێ. بۆیە تۆ لە کاتێکە ئەگەر بتەوێت تەقلیمی یا هەڵپاچینی یەنگی دنیا ئەبێ ئاگاد لەوە بێت کە نەچی ئەم خەڵفانە بقرتێنی بڵێ وەڵام من موای لێ ئەەکەم پەروەردەیەکی کاسیەکەم، چونکە تۆ دوو زۆر پەروەردەت هەیە لە پەروەردەکردنی ڕووەکە. یەکێکیان هەڕەمیە، یعنی بە شێوەی هەڕەم لەسەرەوە بۆ خوارەوە هاتووە، یەکێکیشیان کاسیە وەکو ئەمانە وەکو بڵاو ئەبێتەوە بۆ ئەوەی لە چنینە زۆر تووشی زەحمەتت نەکا، تۆ بچی ئەمانە ببڕی بڵێ وەڵا لەبەر ئەوەی کە زۆر بەرز نەبێتەوە، معنای ئەوەیە تۆ بادێرە سەمەریەکانت یا ئەو لقانەی کە هەڵگری گوڵن ئەمانەت قرتانوە. عادەتەن یەنگی دنیاش خۆی درەختێکی هەمیشە سەوزە. تەمان هەمیشە سەوزەکانیش وەکو گەڵاوەریوەکان لە بەهارە ئەگەشێنەوە، لە بەهارە عەسارەی نەباتی ئاوی ڕۆکیان ئەجوڵێ دەزەکەنەوە بە گەشەکردن خەڵف دەرئەکا. بەڵام جیاوازی لەگەڵ گەڵاوەریوەکانە ئەوە ئەمان لە پاییزە جارێکی کە نیمچە گەشەیەگەکەنەوە اینجا ئەچێتە سوڕی متبوونەوە.
بۆیە گەڵاکانی ئەمان لە پاییزە بەردەوام ناوەرێ جاری وا هەیە بڵێن گەڵای وای هەیە تەمەنی نزیکەی ئەگاتە 2 ساڵ بە درێژایی ساڵ گەڵای هەڵەوەرێ بۆ نمونە ئێستا سەیری بنی درەختەکە بکەی هەتا بە درەختەکەشەوە خۆی گەڵای پێوەیە گەڵا ئەم گەڵایەنە هەمووی هەرەوەرە هەر گەڵایە کە تەمەنی پیر بوو بە تەبیعی خۆی هەڵ ئەوەرێ پێویستی بە شەپۆلی سەرما و ئەو شتانێنە ئەمە ئەو گەڵایانن کە بە درێژایی تەمەنی ڕووەکەکە بە درێژایی هاوین هەڵ ئەوەرێ مەسەن بۆ نمونە بەهاران بچۆرە بن درەختێکی زەیتونی هەمیشە سەوزەوە لە هەموو کاتێک زیاتر گەڵای وەریوە لە هەموو کاتێک زیاتر چونکە پەیوەندی بە دابەزینی پلەی گەرماوە نییە پەیوەندی بە دابەزینی پلەیوە گەرمانێ پەیوەندی بە تەمەنی گەڵاکە خۆیەتی گەڵاکە خۆی تەمەنی تەواوە بێ و هەڵەوەرێ. زیادکردنی یەنگی دنیا بە دوو ڕێگە ئەتوانی یەنگی دنیا بڕوێنی ڕێگە یەکەمی بە تۆوە بەڵام تۆوی یەنگی دنیا عادەتەن حەدل ئیمکان بە گوێرەی توانە ئەبێ دوای بەکارهێنانی میوەکەی یا لەو وەختە کە لە میوەکە دەریێنی بیڕوێنی چونکە دوای تێپەڕبوونی فترەیەک بەسەریا بەرگەکەی وشکە بێتەوە قڵی شەبات و وەکو دوولپەکان ئەبێ بە دوولپەوە بە عمل نایە و ناڕوێنرێت لەبەر ئەوە لەگەڵ بەکارهێنانی میوەکە یا دەرهێنانی لەناو میوەکە حەدل ئیمکان دوای ماوەیەکی کورت بیڕوێنی باشتریش وایە کە ڕوانت لە ناو بتموسا یا لە ناو خاکێکا کە ڕێژەیەک لمی تیابێ یا زۆر جاریش تۆیەنی ئەگەر ڕێژەکەشی زۆر نەبێ بڵێن حتا زۆریش بێ تۆوەکان بێنی لەسەر قماشێکی لۆکاوی داینەی اینجا قماشێکیکەی لۆکەی بەی بەسرە بەردەوام بەتەڕی بیاڵیتەوە هەتاکو چەکەرە ئەکا تەمان کە چەکەرەی کرد عادەتەن چەکەرەکە لە پێشەوە ڕگۆکەکە دەرەچێت ڕۆیشەی پێوتر ڕگۆکەکە دەرچوو بیبەی لەو شوێنە کە بۆ دیاری کردووە بڵێن بە پەنجەیەک بیچەقێنی هەروەکو پێشتیش باسمان کرد زۆربەی تۆوی ڕوەکەکان قوڵایی ئەو قوڵایی کە پێویستانە 4 ئەوەندەی تیرەی تۆوەکەیە 4 ئەوەندەی تیرەی تۆوەکەیە یانی زانی تیرەی تۆوەکە چەندە قوتری تۆوەکە چەندە 4 ئەوەنە چاڵی بۆ بکەنی بە گوێرەی گەورە و بچووکی هینەکە ئەمە ڕێگەی یەکەمی یانی تۆوەکە ڕاستەوە خۆ بیچێنی نێڵی زۆر بمێنێتەوە هەتا خۆ ئەتوانن براجوتیارەکانیش تەجروبەیکەن تۆوەکە دوای ماوەیەک دانێن کەوش بۆ یەکسەر توێکڵەکەی لێ ئەبێتەوە شەقەبات بە عەمەلی ڕواندنایە ڕێگەی دووەمی عادەتەن پەیوەندکردنە پەیوەندی یەنگی دنیا لەسەر خۆی پەیوەند ئەکرێ لەسەر بەهێ پەیوەند ئەکرێ لەسەر هەرمێ پەیوەند ئەکرێ لەسەر گۆیش پەیوەند ئەکرێ ئەتوانی لەسەر ئەمانە هەموو پەیوەندیانکەی بەڵام باشترینیان لەسەر بەهەیە چونکە بەهێ بڵێن دایکانەیەکی باشە ئەساسێکی باشە بنەمایەکی باشە بۆ هەرمێ بۆ بەهێ بۆ یەنگی دنیا بۆ گۆیش بۆ ئەو کۆمەڵینانە لەسەر بەهێ لە هەمویان باشتر ئەبێ ئەمە بە گۆبکە تەبعاً بە گۆبکە دیسان بە هەمان شێوە ئەتوانی بە ئەسکەنە پەیوەنیش بیکەی ئەسکەنە پەیوەند عادەتەن ئەو برادرانەی کە پەیوەنیان کردووە ئەزانن یەنن دارەکە ئەبرن کە برینان قلیشێکی تێ ئەکەن دوای قلیشەکە شتێکە خەینە بینەوە خەڵفێک لەم یەنگی دنیاە یەنن کە گۆبکەی پێوە بێ ئەیخەنە ئەملا ئەولاکەی ئەتاشن و ئەیخەنە ناو قەراغی قلیشەکەەوە کۆتاییەکەی دوایی ئەو شتەی کە خستوتە بینەوە لای ئەبەن خۆی ئەتیادی بڵێن ئەچێتە ناوە کە چۆ ناو دوایی باش بیبەستی یا بێنی شەم شتێکی بکەی بەسەرا مێوە شتێکی بکەی بەسەرا بۆ ئەوەی هەوا نەدا و مێروشتیوان نەچێت گەرای تیادانە کرمۆکەی تیا پەروەردە بێ و چووکە من بینیومە زۆر جار لە پەیوەنەکانە ئەگەر مەجال هەبێ کرمۆکەکە ئەچێت لێ یا مێروەکە ئەچێت لێ گەرادا ئەنێ کرمەی دەکات و پەیوەنەکە وشکەکات لە پاییزە سەبارەت بە سوودی یەنگی دنیاش تەمان پێشتر بە گشتی باسی سوودی سەوزەوی میوەمان کرد بۆ تەندروستی ئینسان ڕۆکی یا میوەی یەنگی دنیاش یەکێکە لەو میوانەی کە ڕێژەیەکی زۆر ڕیشاڵی تایە کە ئەمە هاوکارە بۆ هەرسکردن هاوکارە بۆ کاری هەرسکردن ئاسانەکە دوای ئەوە موادی دژە ئۆکسانی زۆر تایە کە ئەمە ڕێگرە لە گەشەی خانەی سەرەتانی
بە هەمان شێوە ڕێگرە لە زیادبوونی کۆلیسترۆڵ لە ناو خوێنە و هەروەها تەنزیمی مادەی ئەنسۆلینی ژەکا کە ئەمیش لە ڕێی خۆیەوە ڕێکخەری شەکرە لە ناو خوێنە کەواتە بەگشتی بۆ کۆلیسترۆڵی خوێن بۆ شەکرە بۆ خانەی سەرەتانی بۆ ڕێکخستنی بەرگری لەش زیاتر بەرگری لەش ئینسان زیادەکان ئەم هەموو سوودانەی هەیە ئاتیادی لێکردنەوەی بەرەکەی تەمان ئەومان لەبیر چوو پێش ئەوە بڵێن یەنگی دنیا بڵێن ناوی جۆرا و جۆری هەیە بەشمەلەی پێ ئەوترێ بەشمەلەی پێ ئەوترێ قەیسی مشمشل هندی قەیسی هندی پێ ئەوترێ یەنگی دنیا هەنگی دنیا کە ئەمەش خۆی لە ئەسڵا لە ئەنکی دنیاوە هاتووە لە زمانی کوردیا بڵێن بۆ بە یەنگی دنیا ئەو شێ ئەوەندەی من بزانم ئەسڵەکەی لە تورکیەوە کە بە مانای ئەنگی دنیا یانی دنیایەکی تازە ناوەکەی لەوە هاتووە شێوەکەشی تەبعاً کاتێک کە پێ ئەگا بەرە حەجمەکەی گەورە ئەبێت ڕەنگەکەی لە سەوزیەوە بەرەو زەردبوون زەردێکی بڵێن مەیلە و سپی و پرتەقاڵی ئاتیادی باشتر وایە تۆ لە پەروەردەکردنیا پەروەردەیەکی کاسی پەروەردەی بکەی بۆ ئەوەی کە زۆر تووشی زەحمەت نەبی لە ڕێکردنەوەی بەرەکەی ئەتیادی بەدەست لێکەیتەوە بە شێوازێک زەخت نەخیتە سەری چونکە دوایی ئەو شێوەی زەخت خستنە سەرینە جێ پەنجەکان دەرەچێ و لەوانەیە بێتە هۆی گەنینی بەرەکەی ئەگەنێنێ بەگشتی لەبەرەوەی بەرهەمهێنانی لە وەرزێکایە زۆر مێروشتیوە لە ئارایان نییە نەخۆشی مێرویی بەگشتی خۆی زۆر کەمە نەخۆشی مێرویی بۆ بەرەکەی زۆر کەمە ئەڵڵاهومە ئەگەر نەخۆشی کە ڕوویش ئەبێ ئەویش بە هەمان شێوە زۆر کەمە تەنها لە حاڵەتێکە زۆر جار ئەگەر لە شوێنێکی گەرم چێنرا بێ تووشی سووتانی خۆر هەبێ ئەمە بەرەبەرە وای لێ ئەکا ئەو لایە کە لەبەر خۆرەوەیە ئەی سووتێنێت و بڵێن ئاوی تیان نایڵێ وشکی کاتەوە یا ئەیگەنێت. بینەرانی بەڕێز و خۆشەویست لە بڕگەی دووەمی بەرنامەکە بە ئێوەی خۆشەویست شا دەبینەوە باسێکی لەو میروانە ئەکەین کە لەم وەرزانە مێروە ئەویش مێرووی تووتەڵە میرانە تەمەن ئەمە یەکێکە لەو مێروانەی کە بە شێوەیەکی گشتی وەکو هەموو مێروەکانی تر سوورێکی ژیانی تەواوی هەیە لە گەراوە بۆ کرمۆکەیی بۆ قۆزاخەیی ئینجا مێروویەکی تەواو ژیانەکەی لە پاییزەوە کە مێرووی تەواوەکەی دەرەچێ پەپولەیەکی خۆڵەمێشیە کە بە ئاسانی جیا ئەکرێتەوە ئەویش بە دیارە دوو جووت باڵی هەیە باڵێکی تەنکی ژێرەوە باڵێکی سەرەوەش باڵەکەی سەرەوەی ڕقم چوارێکی لە کۆتایی باڵەکەیە هەیە بە شێوەی چوار نووسراوە زیاتر لەوەش کەوا ئەکات تۆ بیناسیتەوە شاخە هەستیارەکانی شێوە شانەیە مشتیە شێوە شانەیە شێوە مشتیە چونکە تۆ لە ڕاستیا مێرووەکان نزیکەی دەجۆر شاخی هەستیارت هەیە یەکێ لەوانە ئەو مشتەیە کە لەم مێرووە دەرەکەوێ و هەروەها جۆری دەمیشی جۆری دەمی کرمۆکەکەشی جۆری قرتێنەرەکانە چونکە لە مێرووەکانیشا دیسانەوە تۆ نزیکەی 5 جۆر دەمت هەیە کە لەوانە ئەم قرتێنەرەیە کە لەم مێرووە ئەیبینیم بینەوە سەر ئەوەی کە وتوان مێرووی تەواوەکەی لە پاییزە لە مانگیدا کە دەرئەچێ بە ئاسانی ئەیبینی نێرە و مێیەکەی کە جوو دەبێ گەرا دائەنێ عادەتەن گەرایەکی زۆر دائەنێ لە وەرگاکانە بە پوشێکەوە یا بە گەڵایەکی پایزەوە یا لە بن کەستێکێکە یا لە بن بەردێکە گەراکە دائەنێ لە مانگی یەکە کە کەشوهەوا گونجاو ئەبێ ئەو گەرایانە ئەتروکێ کرمۆکەیەکی لێتە دەرەوە لەگەڵ هاتنە دەرەوەی کرمۆکەکە تۆڕێکی تەنک بە دەوری خۆیە ئەچێنێ کە ئەم تۆڕە لە گەرما و سەرما ئەیپارێزێ وەکو شتێکی سروشتی وەکو سێکی سروشتی قودرەتێکی ئیلاهی لە گەرما و سەرما ئەیپارێزێ لە ژێر ئەو تۆڕە ئەمێنێتەوە گیای ژێر تۆڕەکە ئەخوات هەتاکو تۆزێک
گەورە ئەبێت اینجا دوایی بڵاوی لێ ئەکا بڵاو ئەبێتەوە لەسەر گیای ئەو ناوچەیە ئەلەوەڕێ ئەمێنێتەوە هەتاکو نزیکی پێگەیشتنی نۆک و ئەو شتانە. کرمۆکەکە کە پێگەیشت بەرەو گەورەبوون ئەڕوا بڵاو ئەبێتەوە لەژێر تۆڕەکان نامێنێ دەزەکا بە لەوەڕاندن ئەو هێشتا نەچووەتە دەوری قۆزاخەییەوە خەریکە گیاکە بەرەو پیربوون ئەڕوا لەم حاڵەتانە کە بڵاو ئەبێتەوە خەریکە نۆکیش یانیس ئەگەر لەو شوێنانە ڕوابێ تەرزەکانی ناسکە زەرەری بۆ ئەو تەرزەنۆکانە هەیە ئەچێت تەرزەنۆکەکان ئەقرتێنە چونکە وەکو باسمان کرد بەشی دەمی جۆری قرتێنەرە قارزە قرتێنەرە زەرەر بەو تەرزەنۆکانە ئەگەیەنێ ئەی قرتێنێ یەکێکی تر لە زەرەرەکانی ئەم تووتەڵەمیرانە عادەتەن لە ناوچەیەکە کە بڵاو ئەبێتەوە گیاکە بۆژە ئەکا وای لێ ئەکا لای ئاژەڵ و حیوانات زۆر بڵێن مەرغوب نییە زۆر خۆشەویست نییە خۆمان کوردەواری بۆژەی پێڵن گیاکە بۆژە ئەکا بۆیە لە زۆر شوێنانێک وەکو چارەسەرێک بۆ لە ناوبردنی ئەم تووتەڵەمیرانە ئەچن لەو شوێنانە کە بڵێن ئەوی زۆر لێیە ئاژەڵی تیا ئەلەوەڕێنن لەبەر ئەوەی کە بە قاچیەوە تۆڕەکان بڕوا و بە قاچیەوە تۆڕەکان بڕوا و بێ بەژێر قاچی ئاژەڵەکانەوە بەدەر لەوەش لە بەعزە ساڵێکە لە هەندێک ساڵە لە هەندێک شوێنە ئەتیادی دەرمانی مێروکوژی بۆ بەکارێنن دوای ئەوەی کە بڵێن فترەی کرمۆکەیی تەواو ئەبێت ئەچێت بۆ فترەی قۆزاخەیی تەمەەن قۆزاخە یەکێکە لە مەرحەلەکانی سووری ژیانی مێرو لەو فترا مێرووەکە خۆراک ناخوا بەڵام وەکو زیندوی بە زیندوی ئەمێنێتەوە ئەمەش لە مانگی شەشەوە ئەچێتە ئەو فترەی قۆزاخەیی ئەمێنێتەوە هەتاکو مانگی دە کۆتایی مانگی دە سەرەتای مانگی یانزە لەو وەختا قۆزاخەکە مێرووەکە پەپولەکەی لێ دەرەچێ بەم شێوازە سووری ژیانی تەواو ئەبێ لە گەراییەوە بۆ کرمۆکەیی بۆ قۆزاخەیی بۆ مێروویەکی تەواو زیاتر کاری هۆی عادەتەن ئەگەر بیگری زۆربەی مێرووەکان کە ئەیگری ئیفرازاتێکی هەیە لە دەمیەوە دەرئەچێ وەکو بڵێن دیفاعکردنیە لە خۆی وەکو دیفاعکردنێک لە خۆی هەندێک ئیفرازات ئەڕێژێ پێستی زۆربەی کەس حساسەتی بەرامبەر بۆ ئیفرازاتانە هەیە هۆکاری ئەو حساسێتە ئەگەڕێتەوە بۆ ئەوە تەمان ئەم مێرووە لە ساڵێکە یەک جیلی هەیە لە ساڵێکە یەک جیلی هەیە ئەم مێرووە دوای ئەوەی کە قۆزاخەکە پەپولەکەی لێ دەرەچێ ئەم پەپولەیە نێرەومێکەی جوود دەبێت کە جوود بوون گەرادا ئەنێ و ئەتیادی کۆتایی بەژیانیە ئەم گەرایەش جارێککە ئەتروکێتەوە بەم شێوەیە سووری ژیانی بەردەوامە بێت. بینەرانی بەرز و خۆشەویست بەم شێوەیە هاتینە کۆتایی ئەم جارەی بەرنامەکەمان هەتاکو بەرنمەیەکی تر و دیدارێکی تر بەخوای گەورەتان ئەسپێرین.